بەڵێ میهرەبان هەر لەسەر بابەتی هەڵبژاردن و هەروەها بانگەشەی کاندیدەکان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بێگومان هەر ڕۆژۆ ئێمە کاندیدێکمان لەگەڵا بێت کە گفتوگویان لەگەڵاکەین و ئەو بابەتانەی یاخود ئەو کارانێکی کەن بۆ شاری کەرکووک یاخود بە شەوێکی گشتی بۆ ئەو شوێنەی کە خۆیانتیا کاندید کردووە ئەی خەنە ڕوو بۆ ئەمڕۆ زۆر بەڕێز دکتۆر ڕەمەزان جەباریمان لەگەڵا بێت کە بەڕێزیان کاندیدی ژمارە 19 هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لەگەڵمانە بێت و گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین. دکتۆر سڵاو لێبێت، بەیانیت باش؟ سڵاو لە خۆتان و بەیانی خۆتان و بینەرانی بەڕێز باش، ژیانێکی خۆش و ڕۆژێکی شاد و پڕ کامەرانتان بۆ خوازم بۆ سەرجەم بینە. زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بەێمەت بەخشی و ئامادە بوویت. دکتۆر گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەمزانین بەرنامە و پلانی هاوپەیمانێتیەکەتان چۆن کار لەسەر گەیاندنی پەیامەکانتان ئەکات بە دەنگدەر. بۆ دەنگدەر ئێمە وەکو لیستەکەمان لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە لەسی 142 ئێمە بۆ وەرگرتنەوەی دەسەڵاتە خۆسەپێنەرەکەی بۆ وەرگرتنەوەی دەسەڵاتە خۆسەپێنەرەکەی پارێزگاری کەرکووکە بۆ وەرگرتنەوەی و دەسەڵاتەیە گۆڕینی عقلێتی ئەو سیستەمەیە کەوا لە عقلێتی ئیداری و وەرگرتنەوەی دەسەڵاتە لە شاری کەرکووکە بتوانین خزمەت. بەڵێ فەرمو دکتۆر فەرمو. بەڵێ بچڕە دکتۆر ئەگەر گوێبیستی دەنگی ئێمەی دەمێت بۆ گۆڕینی سیستەمی ئیداری و سیستەمی ئیداری دەنگکرد باش ناگات زەحمەت نەبێ. باشە دکتۆر فەرموو لە قسەکان بەردەوام بە. بۆ گۆڕینی سیستەمی ئیداری و نەعادەلەتیە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە شارەکەماندا ئێمە لیستەکەمان لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە بەرنامەیەکی گشتگیرمان هەیە کە خۆی لە کۆمەڵێ بواردا لە مۆلەفی ئەمنی لە بواری خزمەتگوزاری گەیاندنی لە بواری کارەبا و تەندروستی و ژینگە و کۆمەڵێک بواری تردا لیستەکەمان ئەمانەوەی خزمەت بە جەماوەری شاری کەرکووکی خۆشەویست بکەین. باش دکتۆر دەمێ ئەوە بپرسم دیارە هەر وەک کۆڕۆن و ئاشرا لە ئێستادا دۆخی کەرکووک دۆخێکی هەستیارە پێویستی بە دەستی بەهاناوەچوون هەیە. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و بە تایبەتی لە ڕێگەی لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە چۆن دەتوانێت فڕیادڕستی ئەم دۆخەی کەرکووک بێت کە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بەشێکی زۆر لە مافەکانی بە تایبەتی کوردانی کەرکووک کە پێشێرکرا بێت چۆن ئەم کارە دەکەن؟ ئێمە خۆم و هەواڵەکانمان لە لیستەکەمان بەرنامەی تۆکمەمان هەیە بتوانین خزمەت تەواوی شاری کەرکووک بکەین لە هەموو بوارەکاندا بە هەموو چینی توێژەکانەوە لە بە هەموو نەتەوەکانەوە بەرنامەکەمان بەرنامەیەکی گشتگیرە بۆ خزمەتکردنی شاری کەرکووکە بۆ ئاسایکردنەوەی دۆخی ئەمنی شارەکەیە لە بواری ئەمنیدا لە بواری خزمەتگوزاریدا ئێمە تا ئێستاکە ئەو فەرامۆشکردنی محافزی کەرکووک پارێزگاری کەرکووک بە سێپێراو بەسەر کەرکووکدا لە گەڕەکە کوردیەکان بەتابەتی دەستی خزمەتگوزاری ناگەێنێتە هیچ گەڕێکی کوردی ئەوەی هەبێت تەنها خزمەتکردن ئەو خزمەتکردنەی کە ئاکرێت و کۆنکریتکردنی جادەکانە یاخود لە بوارەکانی تەندروستی و خزمەتکردن هەمووی دەستی ئیدارەی گشتی یەکێتی نیشتمانی کوردستان و برای بەڕێز و خۆشەویستم هەواڵ کاگاسۆ مامەدەکەوە ئەیگەێنێتە گەڕەکە کوردیەکان و خزمەت بە جەماوەری شاری کەرکووکی خۆشەویستەکە بەبێ جیاوازی. باشە دکتۆر وەکە زانین کە خەڵکی کەرکووک بە شێوەیەکی گشتی و ناوچەکانی دەوروبەریشی بە هەمان شێوە نیگەرانن. ئەتوانن ئێوە چۆن کار لەسەر ئەوە بکەن کە نیگەرانەکانی خەڵکی کەرکووک بڕەوێنەوە و دووبارە وەکو پێشتری لێبێتەوە بە هەمان شێوە یاخود ئەوەنەی کە کۆنتاکت و بەرکەوتنتان هەبوو بێ لەگەڵ هاوڵاتیانە ڕای هاوڵاتیان چۆن بۆ لەسەر هاوپەیمانێتیەکەتان؟
بەڕاستی ئەوەی ڕاستی بێ من لە میانی ئەو سەردان و بەسەرکردنەوەماندا کەوا ماڵ بە ماڵ هەڵمەتی بانگەشاکەین بۆمان ڕووبەت خەڵکە زۆر ئیستجابەی باشی هەیە، ئامادەی باشی هەیە بچێ بۆ سەر سونقانی دەنگدان و دەنگ بدا بە لیستەکەمان لیستی کەرکووی هێزوو ئیرادەمانە لەبەرەوەی چاوەڕوانی ئومێدی گەورەی بە لیستەکەمان هەیە بە کاندیدەکانی یەکێتی نیشتمانی بە کاندیدەکانی لیستەکەمان هەیە. ئێمە کۆمەڵێک کەسی چالاک و تەکنۆکرات و کەسانی کۆمەڵایەتی و کەسانی پسپۆرن هەموو بوارەکاندا چاوەڕوانی سەرکەوتنی ئەو بەڕێزاناکەن بچن لاژمەنی پارێزگا بۆی خزمەت دڵنیان خزمەت بە شارەکە گەێنن. باشە دکتۆر، بە شێوەیەکی گشتی هەڵبەتە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگەکان بۆ تەواوی بابلێن پارێزگەکانی عێراق گرنگە و لە ناویشیاندا ئەو ناوچانەی کە بە جۆرێک لە جۆرەکان کێشەی لەسرە دەکرێت بڵێ بابەتەکە گرنگترە هەستیارترە دۆخەکەیەک لای دەکاتەوە. هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر بۆ کەرکووک باسی لێوە بکەین بە دیاریکراوی گرنگەکەی لە چیدا دەبینەوە؟ گرنگیەکەی لەوەیەدا چەند ساڵە ئێمە لە 2005ەوە هەڵبژاردن نکراوە بۆ ئەنجومەنی پارێزگا، لە دوای 2009ەوە ئەم پارێزگا بە سۆر سەپێنراوەی شاری کەرکووک دەسەڵاتەکانی بۆ خۆی قۆڕخ کردووە، توانێتی بەکەیف خۆی یاری بە ئیرادەی خەڵکی کەرکووک بکات. بەڕاستی ئیشەکات تەنها ئیشوکارەکانی لە بۆ نەتەوەی ئیشەکە لە ناو نەتەوەی کیشا تەنان بۆ یەکێ لە عشرەتەکەی خۆی ئیشەکات ئێتر هەموو شوێنەکان تری ئیمال کردووە تا حد ئەتوانم بڵێم ناڕەزایەکی زۆری شەیە لەلایەن نەتەوەکانی ترەوە بەرامبەر بە ئەم پارێزگا خۆسەپێنراوەی شاری کەرکووکە. باشە دکتۆر، دەمەوێت ئەوە بپرسم بە شێوەیەکی گشتی لە ماوەی ئەم هەڵبژاردندا هەڵبەتە بەرکەوتنتان لەگەڵ هاوڵاتیان هەبووە، ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵەوەی کە پەیام دەگەێنن و خزمەتەکان باس دەکەن کە پلان و بەرنامە چییە بۆ هاوڵاتیانی کەرکووک، لەگەڵ ئەوەشدا بەشێک لە هاوڵاتیان بە جۆرێک لە جۆرەکان نەچنە سنووقەکانی دەنگدان یاخود سارد ببێتنەوە لەم بارودۆخی کێسە بوونی هەیە لە کەرکووکدا. تا چەندەوا لە هاوڵاتیان دەکەن کە هانیان بدەن بچنە سەر سنووقەکانی دەنگدان؟ ئێمە من خۆم و هەڤاڵەکانم لە لیستەکەمان شەو ڕۆژمان خستە سەرێک بۆی بتوانین دڵنیایی بە هاوڵاتیانی شاری کەرکووک خۆشەویست بدەین کە ئێمە ئەچینە سەر ئەچین بۆ ئەنجومەنی پارێزگا ئەبینە خزمەتکارێکی کارێکی داخوازیەکانی جەماوەری شاری کەرکووک. ئێمە لیستەکەمان لیستی هەڵقوڵا و داخوازیەکانی خەڵکی شاری کەرکووکە. ئێمە بەڵێنیان پێدەین کە بتوانین سەرجەم ئەو بەرنامە و پلانەی کەوا دامان ناوە بتوانین بۆ خزمەتکردنی شارەکەمان کەم تەرخەم نەبین، بتوانین کەسانی هەروکوتم کەسانی پسپۆر و شارەزانین هەموو بارەکاندا ئەتوانین خزمەت بگەینی بە خەڵکی شارەکەمان. باشە لە بواری ئێمە ئەوەی زیاتر فەرامۆش کرد. بڵێ بەڵام بەڕێستان وەکو کاندیدی ژمارە 19 هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە دەتوانی بڵین تا چەند کار لەسەرەوەکەن ئەو ناوچانە وەربگرنەوە کە پێشتر لە جەردەستی کەرکووکا بووە بەتایبەت لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە لەو مۆنتیقانە لە ژێردەستیانان نەماوە تا چەند کار لەسەرەوەکەن ئەو ناوچانە وەربگرنەوە وەکو پێشتری لەبێتەوە بەماشەوە. ئێمە هەوڵە دەین بۆ وەرگرتنەوەی دەسەڵات و بۆ گەڕانەوەی ئەو دۆخە زێڕینەی کە حکومڕانی کورد بووە لە شارەکەماندا هەوڵە دەین بتوانین هەموو ئەو قەزاونەکان بە یاسا و بە داواکاری خەڵکی شاری کەرکووکە بە هەموو چینی توێژەکانەوە بتوانین بیگەڕێنەوە سەر شاری کەرکووک بە یاسا و زەختکردن لە سەر حکومەتی ناوەند بتوانین حکومەتی فیدراڵ بتوانین ئێمە ئەو قەزاونەحیانە بگەڕێنەوە سەر شاری کەرکووک و بووە کە بەشێکن خەڵکی شاری کەرکووک و بەداخەوە ئێستاکە هیچ کار و ئیشێکە بۆ جێبەجێ ناکرێت فەرابۆش کراون لەلایەن دەسەڵاتی بەغاوە. بەڵێ
زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ڕەمەزان جەباری کاندیدی ژمارە 19 هاوپەیمانەتی کەرکووک هێزوو ئیرادەمانە. سپاس بۆی کەمبانێ لەگەڵمان بوویت و کۆمەڵێک زانیاریت بەدەی. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێستان.